بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. تفسير سورة مريم آتي تلو يك ليرز دفرمي واذكر في الكتاب إبراهيم. واذكر يعني باسك أي محمد صلى الله عليه وسلم وقومك بوش بين كوت وكانت في الكتاب لنا أو كتاب ذاك قرآن إبراهيم بسرهاتو هندێک لە ڕووداوەکان کە لە سەردەمی ئیبراهیم پێغەمبەردا ڕوویان داوە ئینەهو بێگومان ئەو یعنی ئیبراهیم کانە صدیقا کەسێک بوو زۆر ڕازگۆ بوو لەگەڵ خوا و لەگەڵ خەڵک و هەروەها نەبیە پێغەمبەر و نێردراوی خوای پەروەردگاریش بوو. واذكر في الكتاب إبراهيم باسك أي محمد صلى الله عليه وسلم لناو أو كتاب دا دنگو باسو بسرهات إبراهيم سلام خوالي به إنه بقمان إبراهيم كان صديقا كسيك زور فازكوبو وهروها نبيه وهروها پیغمبر خواجه. إذ قال لأبيه كاتك كقوتي بباوكي يا أبتي أي باوكي خوم طبعا بأوبري نرمي ولا سرخوي لما بوتي تعبدو دفرستي ما يعني شتانك لا يسمع كنابست نابست مدنگ دقر بانجان دكي ولا يبصروه وهروها ناجبينن ولا يغني وسودج ناقينن عنك بتو شيئا لهج تقدر طبعا لمرحلة دعوة كردن وبعنقوازي كردن كديارة بتايبتي باوكي دواندوة جيالة خلقي وبتنهاو لشويني تايبت لبرا وخوشويستي كهيبوا لبرانبر بابي دا وهروها طبعا بابيش طبعا أركي بس روات زياتر بوه بانگی خەڵکیشی کردووە بەڵام بابی بەتەنێ بەجیا لە خەڵکی دواندووە. إذ قال لأبيه يعني کاتێک کە ئیبراهیم بە باوکی گوت یا ئەبەتی ئەی باوکی خۆم لما تعبد بۆچی دەپەرستی ما لا يسمع ما شتانێک خوایانێک پەرستراوانێک بە حسابی ئێوە بە خەیاڵی ئێوە لا يسمع کە نابیست ولا يبصر هیچیش نابینن ولا يغني سودج ناقين عنك بتو شيئا لهج تقد أو جار فرمي يا أبتي أي باوك خم إني بيقمان من قد جاءني من العلم بيقمان هات وبوم بشغل زانياري ما لم يأتك زانياريك بوتون هاتو زانياريكم لكنا زانستكم لكنا كتول لكنا دنيا وفتبعني بدواي منكوا أهديك أم نجر المندكم صراطا مستقيما بورقاج صراطا سوية بورقاج راست بورقاج درست كرقاي تشون بهشتو رقاي يخوا ناسينو يخوا برستيها. يا أبتي دير طبعا يا محذوف لي يعني أي باوش خوم إني بيقمان من قد جاءني بيقمان هاتوا بوم من العلم بس يقل زانياري ما لم يأتك ما اشتانك لم يأتك بوتون هاتون فاتبعني كواتاتو بدواي منك وأهدك أم نجر المندكم بو صراطا سوية بو رقاي راست أو زار يفرمي يا أبتي أي باوك لما تعبد الشيطان بوسي دا پرستی شيطان شون شيطاني پرستوا طبعا هاتوا الشيطاني دانا بلا برانبر خوي دا وسجدي بو بربه نا طبعا ايماش كفي ماندا قلت الشيطان ما پرستن يعني جويرايالي شيطان ما كان چونك اطاعة كردن و جويرايالي كردني هر كسيك لبي امر خوا دا يكسانا بپرستني كسك بۆیە ئەو زۆری پەرستن و بەندایەتی ئێستا لە ناو خەڵکی داباوە وایە پەرستنی ئەوە کە دارێک بەردێک لە پێش خۆتدانەی و سەری بۆ نزمکەیەوە و ئەم بەرامبەریدا دەست پەرستکەیە و بپاڕێەوە
بەو شێوازە بتپەرستی نەماوە و بتەکانی ئێستا زیندوون خەڵک لە بە قسەکردن و لە گوێڕایەڵیکردنیان لە بێ ئەمری خوا و لە بێ ئەمریکردنی پێغەمبەردا صلی الله عليه وسلم دەیانکەن بە خوای خۆیان. جا ئەو کەسە ئەگەر خودی شەیتان بێ بە قسەی بکەیت وەکو وەسوەسە و خوتقوتەی بۆ دروستکردی ئەتۆش بە دوای وەسوەسە و خوتقوتەکەی بکەوی پەرستوتە یان کەسێکی دیکە بێ کە دەوری شەیتانی ببینێ بیەوێ لە خوات دوورخاتەوە یان بێ ئەمری خوات پێ بکات تۆش بە قسەی کەیت سوورا و سوربزانی بە قسەیکردنی ئەوی بێ ئەمریکردنی خوا و پێغەمبەریشە بەڵام هەر بە قسەی دەکەی و هەر بە دوای دەکەوی جا لەبەر هەر عوزرێک بێ ئەگەر هەموو کەس عوزرێکی هەر هەیە حتمەن مەسلحەتێک لەوەیدا دەبینێتەوە دەنا کەس لەو دنیایدا بەبێ مەسلحەت بە دوای کەسێکی دیکە ناکەوێت بە تایبەت ئەگەر کەسەکە بێدین بێت چونکە خەڵکی بێدین و بەس دنیایان دەکەن قیامەتیان دەکەن نییە بۆی ئەوە پەرستنە ئینسان بیەوێ یان نەیەوێ بۆی دەفەرمی یا ئەبەتی ئەی باوکە لیمە تەعبودی شەیطان بۆچی دەپەرستی شەیطان شەیطان مەبەستی خودی ئیبلیس نییە ئیبلیس هەر نە باوکی و نە خەڵکی دیکەش نەیاندیوە شەیطان هەموو ئەو کەسانە نەکە ئینسان لە خوا دوور دەخەنەوە جا هەرچیەک بێ ئینسان ئەگەر نەفسی خۆشی ببیە گوێڕایاڵی نەفسی خۆت حەز و ئارەزووی خۆت لە بێ ئەمری خوا و بێ فەرمانی پێغەمبەردا هەر دەبێتی دەبی عەبدی نەفسی خۆت و نەفسی خۆت لە دەبێت بە شەیطان وایە جاری وایە سەرۆت و سامان لە ئینسانی دەبێتە شەیطان جاری وایە شەخصێک دەسەڵاتێک یان شتێکی دیکەی دنیای دەبێتە هۆکاری درخستنەوە دوڵ یا ئەبەتی ئەی باوکە تاافە لا تعبودی الشەیطانە مەپەرستە شەیطان ئەگەر لی مابێ یعنی بۆچی یا ئەبەتی ئەی باوکە لا تعبودی الشەیطانە مەپەرستە شەیطان إن الشەیطانە بێگومان شەیطان کانە للرەحمانی بۆ خوای میهرەبان عەسییە سەرپێچیکارە خوا زۆر میهرەبانە گەورەترین میهرەبانی خوای بۆ ئینسان ئەوەیە کە پێشەوەی خوای گەورە بدمرێنێ و جەهەنەمت بێنێتە پێشە دەرفەتت دەدات وایە هەرت بۆ دەرەخسێنێ کە لەو دەرفەتە کەمەدا دەتوانی بەهەش بەدەستبێنی ئەگەر حەزت لێبێ ئەو پەڕی ڕەحمەتە و جەهەنەم پێشەوەی خوا بتخاتە ناوی خوای گەورە ئاگاداری کردوویەوە ترساندووی و هەروەها ڕێگاکانی چوونە جەهەنەمیشی پێگوتووی ئەو پەڕی چاکێ لەگەڵ دەکەوایە ئێستا ئەگەر بە ڕێگایەکی دابڕۆی ڕێگاکە گیرا بێ یەکێک ئاگادارت کاتەوە بڵێ بێرەدا مەڕۆ گیراوە چەند پێخۆش پێشەوەی بگەیەوێ ماندوو بی کەسێک ئاگادارت کاتەوە ئێمە پێشەوەی بگەینە جەهەنەم خوای گەورە ئاگاداری کردووینەوە بۆی نەچی تۆ بە قسەی خوای ناکەی ئەوەکە لە خۆتە هەنی خەلەلەکە یا ئەبەتی ئەی باوکە لا تعبودی الشەیطانە نەپەرستی شەیطان مەپەرستە شەیطان إن الشەیطانە بێگومان شەیطان کانە للرەحمانی عەسییە بۆ خوای میهرەبان سەرپێچکارە ئەوجار هەر درێژە بە ئامۆژگاریەکانی دەدا بە ئەو پەڕی نەرمی یا ئەبەتی ئەی باوک جاوەرە قسەکانی ئیبراهیمی دیقەت دێ دوای وەڵامی بابیش یا ئەبەتی ئەی باوک ئینی ئەخاف بێگومان من دەترسم ئەی یەمەسەکە تووشت ببێ عەذاب من الرەحمان سزایەک لەلایەن خوایەکی میهرەبان ناڵێ سزا لەلایەن خوایەکی تۆڵەستێن خوایەکی بەدەسەڵات خوایەکی میهرەبان یعنی میهرەبانیەکەی لەوەیدایە کە ئێستا ئاگادارت دەکاتەوە پێت دەڵێ یا ئەبەتی ئەی باوکە ئینی ئەخاف بێگومان من دەترسم ئەی یەمەسەکە تووشت ببێ عەذاب من الرەحمانی سزایەک لەلایەن خوای میهرەبانەوە ئەو کات فەتەکوونە تۆ دەبی لیشەیطانی بۆ شەیطان بە وەلی یعنی بە هاوڕێ بە ڕەفیق بە برادەر بۆ سزاوەرگرتن نەک یعنی دۆست چونکە لە قیامەتێ کەس دۆستایەتی شەیطانی ناکە ئەگەر چاری هەبێ و شەیطانیش ڕقی لە شوێن کەوتووەکانیەتی شوێن کەوتووەکانیشی ڕقیان لە شەیطانیە نە شەیطان بۆ خەڵکی هیچی پێدەکرێت وەلیایەتی و گەورایەتی پێدەکرێت نە خەڵکیش بۆ شەیطانی هیچیان پێدەکرێت بۆیە لێرە وەلی بە معنای هاوڕێ و ڕەفیق یعنی ئەگەر وا بکەیت بۆ شەیطان دەبی بە ڕەفیق و بە هاوڕێ و لەگەڵ ویدا سزا دەدرێ و لەگەڵ وی دەسووتێنێ واضحە یا ئەبەتی ئینی ئەخاف بێگومان ئەی باوکە دەترسم
يعني ئەگەر بەخسێم نەکەی و شوێنم نەکەوی تووشت ببێ سزایەک لەلایەن خۆی میهرەبانەوە ئەو کات فەتەکوونە بەهۆی ئەوەوە تۆ دەبیە للشەیطانی بۆ شەیطان بەوەلی بە هاوڕێ و ڕەفیق لەناو جەهەنەم و لەناو سزادا. ئەو جار ئەوە قسەی ئێرە قسەی ئیبراهیمیە. ئەو جار وەڵامی بابی بۆ ئیبراهیمی چییە؟ قالە باوکی ئیبراهیم لە بەرامبەر ئیبراهیمدا گوتی ئەراغیبون ها بەسەر سوڕمانەوە ئەراغیبون ئەنتە ئایا تۆ لات داوە یا لا دەدەی یا واز دێنی تۆ لە پەرستراوەکانی من لە خواکانی من ئەی ئیبراهیم ئەراغیبون ئەنتە عن ئالیهەتی یا ئیبراهیم ئایا تۆ واز دێنی یان وازت هێناوە ئەتۆ لە پەرستنی خواکانی من ئەی ئیبراهیم. ئەو جار پێی دەڵێ قسە خۆشەکەی ئەوەیە لئین لەم یەنتەهی لە زیاتی بڵێ کوڕی خۆم وەرە ئەوە چونکە دەزانێ هیچی پێ نییە دەڵێ لئین لەم یەنتەهی ئەگەر واز نەهێنی لئین لەم تەنتەهی ئەگەر واز نەهێنی لەئەرجومەنەک بەربارانت دەکەم یعنی بەربارانکردن لێت دەدەم بەبەر هەتا دەمری ئەگەر ئەوەشم پێ نەکرا یان دەستیشم پێت نەگەیشت وەهجورنی یان بەجێم بێڵە دوورکەوە لە من مەلیە یعنی مەسافەیەکی زۆر زەمانێکی زۆر کە هەر نەتبینمەوە یا ئامادەنیم بتبینمەوە. وازەحە؟ طبعاً پەیامی پێغەمبەران بەبێ گومانی لەگەڵ پەیامی بەندەکانی شەیطان دەبێت جیاواز بێت. وایە کەسێک خەڵکی بۆ بەهشتێ بانگ دەکات و ڕەحمەتە بۆ خەڵکی و یەکێکی دیکە بۆ جەهەنەمێ خەڵکی بانگ دەکات حتمەن لەوێ پەیامیان جیاواز بێ ناکرێ بڵێ فڵان کەسی خراپ لەبەرەوەی ئەوە زمانی قسەکردنیە تێمیش بە هەمان زمان جوابی دەدەمەوە. وایە چونکە تۆ پەیامێکت پێ ڕەحمەتە ئەو یان پەیامێکی پێ بەدبەختی و نکبەتی بۆ کەسەکەی دێنێ. قالە ئەراغیبون ئەنتە وتی ئایا تۆ واز دێنی یا وازت هێناوە تۆ عن ئالیهەتی لە پەرستنی پەرستراوەکانی من ئەی ئیبراهیم لئین لەم تەنتەهی ئەگەر واز نەهێنی لەئەرجومەنەکە لا ئەرجومەنەکە یعنی سوێند بێ بەو شتانێک کە بۆ خۆی باوەڕی پێبوون ڕەجمت بکەم بەربارانت کەم یان وەهجوڕنی و هەروەها دووریشکەوە لێم وازش لە من بێنە بڕۆ ئێرە من بەجێ بێڵە مەلیە یعنی مەسافە و ماوەیەکی زۆر. بەڵام واز ئیبراهیم دەڵێ چی؟ قالە سەلام عەلەیک سەڵاو لە تۆ بێ سەڵاو لە تۆ بێ یعنی تۆ لەلایەن منەوە لەو شتانە سەلامەتی نەقسەت پێ دەڵێم نەبەربارانت دەکەم ئەگەر بە قسێشم نەکەی یعنی نا لە خۆشمت دوور دەخەمەوە نا ئەو قسانەشت پێ دەڵێم کە تۆ بە من دەیانڵێی. قالە سەلام عەلەیکە موسا سەلامی خوای لێبێت سەڵاو لە تۆ سەڵاو لە تۆ یعنی تۆ لەلایەن منەوە سەلامەت و پارێزراوی من هیچ خراپەیەک لەگەڵ تۆ ناکەم ئەتۆ لەلایەن منەوە هیچ خراپەیەکە لەگەڵ ناکرێت لەنەها سەلام کە ئینسان دەیکە لەگەڵ خەڵکی کە بەیەکێکی دەڵێ ئەسسەلام عەلەیکە یعنی چی؟ یعنی تۆ لە دەستی من لە زمانی من لە هەموو شتەکانی من سەلامەت بە هیچ لێ ناکەم ئەگەر ئینسان بە ڕاستی سەلامی بکە بۆیە سەلام هۆکاری چوونە بەهەشتەیە لەبەر ناوەڕۆکەکەی. ئەو جار پێی دەڵێ سەئەستەغفیڕو لەمە دووە داوای لێخۆشبوون دەکەم لەکە بۆ تۆ ڕەبی لە پەروەردگارم. مەرحەلەکە مەرحەلەی دەعوەیە یعنی ئەگەر جاهێنێک دەڵێن ئەوەیەکی مەحذوفی تێدایە پێی دەڵێ ئەگەر تۆبە بکەی و پەشیمان ببیە و ئیمان بێنی بۆ گوناهەکانی ڕابردوود داوای لێخۆشبوونت بۆ دەکەم. دەنا ئەگەر کەسەکە بە بتپەرستی و بە کافری بمێنێتەوە بابیشت بێ بۆ نییە داوای لێخۆشبوونی بۆ بکەی. وازەحە؟ یعنی ئەگەر تەوبە بکەی پەشیمان ببیەوە داوای لێخۆشبوونت بۆ دەکەم. و لە شوێنێکی کەسدا کە خوای گەورە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ دوعا بۆ کەسە بتپەرستەکان و بۆ ئەوانە مەکەن کە بێ باوەڕی مردوون. دواتر باسی ئیبراهیمی دەکات دەفەرمێ ئیبراهیم کە دوعای بۆ بابی کردووە یا ویستوێتی دوعای بۆ بکە پێش ئەوەی کە بۆی ساغ بێتەوە کە بابی لەسەر کافریەتی دەمێنێتەوە وعدی داوای لێخۆشبوونی وعدی دوعای پێداوە کە داوای لێخۆشبوونی بۆ بکە کە بۆی ڕوون بوویەوە لە جیاتی داوای لێخۆشبوون چی لێکرد؟ بەڕاعەت و بێزاری خۆی دەربڕی پێیوت ئینی بەریء منکە ومما تعبدون من بەریم لە خۆت و لە هەرچی دەیپەرستی. بەڵام حتا پێی کرا
دعوەی کرد هەتا پێی کرا قسەی نەرمی لەگەڵ کردن ئەگەر هەر زانی ئیمان ناهێنێ ئەوجا تەبەڕای لێ کرد کە نزیکترین کەسیشت بێ کێگلا بوویەوە بێ باوەڕە و لەسەر بێ باوەڕی بەردەوام دەبێ وازی لێبێنی قال سلام عليك وتی سەڵاو لە تۆ بێ یعنی تۆ لەلایەن منەوە لەو شتانە سەلامەتی سأستغفر لك لەمە دوا داوای لێخۆشبوون دەکەم بۆ تۆ لە پەروەردیگارم ئەگەر تەوبە بکەی بەشیمان ببیەوە إنه كان بي حفيا بێگومان خوا إنه يعني بێگومان خوا كان بي لبرانبر مندا حفيا زۆر بەلوتفە زۆر میهرەبانە زۆر بەبەزەیی يعني دڵنیام ئەگەر لی بپاڕێمەوە دوعای من قبوڵ دەکات و دوعای من ڕەت ناکاتەوە با بتیشت پەرست بێ با خراپەشت زۆر کرد بێ با تاوانیشت زۆر کرد بێ دەزانم خوا بەرامبەر من زۆر خاوەنی لطف و میهرەبانیە دوعام ڕەت ناکاتەوە إنه كان بي حفيا بێگومان خوا لە بەرامبەر مندا حەفی یعنی ئەو پەڕی نەرمونیان و لەسەرخۆ خاوەنی میهرەبانیە واضحە ئەوجار فلما اعتزلهم كاتك إبراهيم سلام خوای لەسەر بێت فلما اعتزلهم كاتك خۆی بە دوور گرت بەڵێ وأعتزلكم وما تدعون وما أنجا طبعا أو هرشي لك وتي لمن دوركو زاني بقسيناك فرمي وأعتزلكم أمن لأيوه خو بدور دقر وما تدعون من دون الله ولو شتانشك أيوه هاواري دكني ودي فرسنجق الأخوة خو بدور دقر وأدعو ربي أمن أدعو ربي دفاري مولا پروردگاري خوم بنداتي تنهابو پروردگاري خوم دكم عسى ألا أكون عسى أميدم وايا ألا أكون كنبم بدعاء ربي بپارانوم لپروردگاري خوم شقية كسيكي بدبخت يا كسيكي نا أميد واي قورا أميد دكم كدعام كردو لي پارامو نا أميد نكا هرچي داواي لبكم پێم ببەخشێت و پێم بدە واضحە طبعا ئەو هەڕەشەی لێکرد ئەویش زانی بە قسەی ناکا و دەشی زانی هەڕەشەکەی خۆی جێبەجێ دەکا چونکە ئەو کاتی بابی وەکو لایەنە زاهیریەکەی دەسەڵاتی هەبوو چونکە خۆی و ئەو نەمرود و ستەمکارانەشی لە پشت بوون کە دژی ئیبراهیم و دینی ئیبراهیمی بوون بۆی ئیبراهیم کە زانی هەڕەشەکەی بەسەرتا جێبەجێ دەکەن نهاتوە دانیشێ وەک دەڵێ بڵێ دەی بابم کوژن چونکە خۆ بە کوژدان و خۆ فەوتاندن هەموو کاتێکی لە شوێنی خۆی نییە چونکە ئەو پەیامی پێیە دەیەوێ وەزیفەی خۆی جێبەجێکە بۆیە دەفەرمێ وأعتزلكم خۆم بە دوور دەگرم لە ئێوە وما تدعون من دون الله لەو شتانەش خۆم بە دوور دەگرم کە ئێوە دەیپەرستن و هاواری دەکەنێ جگە لەخوا ئەدی چ دەکەم وأدعو ربي دەپەرستم و دەپاڕێمەوە لە پەروەردیگارم عسى أميد دكم ألا أكون كنبم بدعاء ربي بپارانوم لپروردگارم شقية بكسيكي نا أميدم ويا أخواي قورا لپارانو كانم دا نا أميدم دك أو جار فرمي فلما اعتزلهم كاتك خوي بدور قرت لقومكي وما يعبدون من دون الله ولو شتانش خوي بدور قرت كدان پرستن جگا لخوا وصون قربوي بوكر دوه وهبنا له إسحاق ويعقوب وهبنا له بخشيمان في إسحاق وهروها يعقوبش طبعا بيشتر خواهي قبري إسماعيلي بيداوة ويباس إسماعيلي ناكا أو ييق ودواتر إنجا الشوي لدايق بوني إسماعيلي لقال يعقوب إسحاقي جواز بون أو إسماعيلي كخوا بيداوة بس بۆ خۆی تۆزێک تەمەنی هەبوو دەنا خێزانەکەی لە تەمەنێکی ئاساییدا بوو نەزۆک نەبووە ئەویان لە هاجرەی پەیدا بووە حاڵین بەس ئیسحاق لە سارای بووە سارا نەزۆک بووە و هەروەها زۆر بە تەمەن و بە ساڵا توش بوو ومێدی منداڵبوونیشی هەر نەبوو واضحە ئیسحاقمان پێدا لە ئیسحاقیش یعقوب وكلًا هەمویانمان جعلنا نبي هميان ليرى يعني إبراهيم شو إسحاق شو يعقوب شمان كردن ببيغمبر فلما اعتزلهم كاتك خوي بدرجر لأوان وما يعبدون من دون الله ولو اشتعنشي كأوان ديان فرستن جغل الأخوة وهبنا له بخشيمان بإبراهيم إسحاق
لويش يعقوب، طبعا يعقوب كورينية كوري إسحاق وایە وكلا هەموویشمان جعلنا نبيا جێڕامان من کردمانن بە پێغەمبەر. جا عادەتەن ئەگەر بتەوێ خوا ئیشت بۆ بکە دەبێت تۆش هەنگاوێک بنەی بەرەو خوای، بە معنایەکی دیکە تۆ چەند بۆ خوای خۆت ساغکەیەوە خوا ئەوەندە شتت بۆ دەکات و ئەوەندە یعنی بەقەدەر کردەوەکانی خۆت ئەو لە هەرچی خزم و کەسی خۆی هەیە لەبەر خوا خۆی بە دوورگرد و بەڕائەتی لێ دەربڕێت لە بەرامبەرشدا خوای گەورە بە تەمەنێکی پیری منداڵی پێدەدا، لەویش کوڕێکی پێدەدا و ئەو کوڕەشەی چەندان منداڵی دەبن کە هەمویان دەبنە مایەی سوکنایی و ئاسوودەیی و دڵخۆشی ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت. ئەو جار دەفەرمێت ووهبنا لهم من رحمتنا ووهبنا بەخشیمان لهم بەوانە بە ئیبراهیم و ئیسحاق و یعقوب من رحمتنا بەشێک لە میهرەبانی خۆمان، ئەوە تەنها بەشێکێتی تەنها ڕەحمەتی دنیاییە. ئەو جار وجعلنا لهم لسان صدق عليا وبەخشیمان پێیان لسان صدق زمانێک کە ڕازگۆیی پێ بڵێن عەلیە و هەروەها ئاکار و سیفەتی ئەو پێغەمبەرانەشمان بە بەرزی هێشتەوە، وامان کرد بە بەرزی و بە گەورەی بمێننەوە. ئەو تەفسیرێکیان هێندێکیش دەفەرمون مەبەست ئەوەیە دەفەرمێ ناو و ناوبانگی ئەو پێغەمبەرانەمان خستە سەر زمانی هەموو ئەو کەسانەی کە ڕاستی دەڵێن و هەروەها ناو و ناوبانگیشمان بە بەرزی هێشتنەوە هەتا قیامەت. لێمە لە نوێژێ هەموو نوێژێکی وایە کە سەڵاوات لەسەر پێغەمبەری لێ دەدەین وایە چاکترین جۆری سەڵاوات کام سەڵاواتەیە؟ سەڵاواتی ئیبراهیمیە کە چۆن اللهم صل على محمد دەڵێن اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. حتى قيامتش هرچی مسلمان هەیە بەردەوام وەصفیان دەکات و باسییان دەکات. جا دەفەرمێ وجعلنا لهم جێڕامان بەخشیمان پێیان لسانە صدق زمانێک کە ڕازگۆیی بڵێ و هەروەها عەلیە سیفەتەکانیشیان بە بەرزی بمێننەوە، یان دەکرێ بڵێن بەسەرهاتی ئەوانمان خستە سەر زمانی هەموو کەسێکی ڕازگۆ هەموو زمانێک ڕاستی دەڵێ و هەروەها هەمیشەش ئەوانە و بەسەرهاتەکانیان بە بەرزی دەهێڵینەوە. وازحە؟ ئاەتی دواتر بەسەرهاتێکی دیکە دەفەرمێ وەذکر فی الکتاب موسى باسکە ئەی محەممەد صلی الله عليه وسلم لەناو ئەو قورئانەدا بەسەرهاتی موساش. بەڵام لێرە زۆر بە کورتی باسی موسای دەکا، تەفاسیلی تێدا نیە لە باسی موسایدا لە شوێنی کە زیاتر وەذکر باسکە ئەی محەممەد صلی الله عليه وسلم فی الکتاب لەناو ئەو کتێبەدا بەسەرهاتی موسا سەلامی خوای لێبێ إنه كان مخلصا بێگومان ئەو کەسێکی مخلص یعنی چی؟ یعنی خۆیەک لاکەرەوە خۆ تەرخانکەر خۆ تایبەتکەر بوو بۆ خوای خۆی وەکانە ڕەسوولەن و ئەو ڕەسوول بوو نەبیش بوو. ڕەسوول نێردراو بوو پەیام و ڕیسالەی پێ بوو و هەروەها نەبیش بوو گەیەنەریش بوو، هەم پەیامی بۆ هات بوو هەمیش دەیگەیان. واضحە؟ وذكر في الكتاب موسى باسك أي محمد صلى الله عليه وسلم في الكتاب لناو كتابة كردا لناو أو قرآن دا بسرهات موسى إنه كان مخلصا بقمان أو كسيكي مخويق لا كرو دلصوص بو خوا وبو ديني خوا وكان رسولا نبيا وأو نردراوي خوايبو وبيغمبري خواب وناديناه بانجي موسى معن كرت من جانب الطور الأيمن من جانب للاي چێوی تۆر لای ڕاستەکەی يعني للاي ڕاستی چێوی تۆر. ئەو جار وەقەڕەبناه نزیکمان خستەوە لە خۆی نەجیە يعني بە شێوەیەک بە چرپە قسەی لەگەڵ بکەین. طبعا يعني ئەگەر کەسێک بیەوێ قسەیەکی تایبەت لەگەڵ کەسێکدا بکە زۆر نزیکی دەخاتەوە لە خۆی، يعني خوای گەورە والحاصل زۆر ئیبراهیم موسای لە خۆ نزیک کردوتەوە بە شێوەیە قسەی لەگەڵ کردووە هەرچەندە ئەوێ هەر کەسی لێ نەبووە ئەو کاتە، بەڵام ئەگەر کەسیشی لێبایە
تەنها موسا دەنگەکەی دەبیست و هیچ کەسێکی دیکە دەنگی خوای گەورەی نەدەبیست. وەنادەیناه بانگمان کرد من جانب الطور الأيمن لەلای کێوی توور بەڵام ڕاستەکەی وقربناه نزیکمان خستەوە لە خۆی و نەجیە یعنی گفتوگۆی نهێنی و قسەی بە چرپە و تایبەتمان لەگەڵدا کرد. ئەو جار ووهبنا له من رحمتنا بەخشیمان بە موسا سەلامی خوای لەسەر بێت من رحمتنا بەشێک لە میهرەبانی خۆمان کە یەکێک لە میهرەبانیەکانیان چی بوو؟ ئەوە بوو ئەخاه هاڕونە نەبیە براکەی خۆی کە هاڕونە کردمان بە پێغەمبەر چونکە کە بوو بە پێغەمبەر یەکەم دوعای ئەوە بوو گوتی خوایە خوای گەورە پێی دەبێ بچێ لای فیرعون وایە پێی بڵێ ئەوە و ئەوە ئەویش گوتی من هەم زمانم گرەی تێدایە لە دواتر لە سوڕەتی طەها دەیخوێنین قسەم چاک پێ ناکرێن و فەسیح نیم و هەمیشە من جەریمەیەکم کردووە کاتی خۆی لەکن ئەوان بە تاوانبارم دەزانن لەوانەیە دەستدرێژیم بکەنە سەرێ بۆیە یەکەم دوعای ئەوە بوو خوای گەورە وەزیر و یارمەتی دەرێکی بۆ بنێرێ خوای گەورە ئەو دوعای بۆ قبوڵ کرد ووهبنا له بەخشیمان پێی لە ڕەحمەتی خۆمان براکەی خۆی کە هاڕونە کردمان بە پێغەمبەر. ئەو جار دەفەرمێ وەذکر فی الکتاب ئیسماعیل وەذکر باسکە ئەی محەممەد صلی الله عليه وسلم لەناو کتێبەکەتدا بەسەرهاتی ئیسماعیلیش خۆی ئیسماعیلیش هەر کوڕی ئیبراهیمیە وایە بەڵام هەم شوێنی لەدایک بوونەکەی و هەم کاتی لەدایک بوونەکەی لەگەڵ ئەوەی ئیسحاقی جیاوازە وازحە و دووهەمیش هێندێک دەفەرمون لەبەر مەقام و پلەی ئیسماعیلی گەورەتر بووە لە ئیسحاقی چونکە ئیسحاق نەبی بووە حاڵێن بەڵام ئیسماعیل ڕەسوولیش بووە و هەروەها باوکو طبعاً باپیرە گەورەی عەرەبەکانیشە و پێغەمبەری خۆشمان کە گەورەترین مەخلووقە بەڕەچەڵەک تۆن دەچێتەوە سەر ئیسماعیلی لەویەوە دەگاتەوە بە ئیبراهیم پێغەمبەری نەک لە ڕێی ئیسحاقیەوە بووی خوای گەورە بەجیا باسی کردووە. وەذکر فی الکتاب ئیسماعیل باسکە ئەی محەممەد صلی الله عليه وسلم لەناو ئەو کتێبەدا بەسەرهاتی ئیسماعیل إنه كان صادق الوعد بێگومان ئەو صادق الوعد زۆر ڕازگۆ بوو لە بەڵێنداندا وكان رسولا نبيا وأو هم رسول بو پەیامی بۆ هات بوو هەمیش پێغەمبەر بوو گێنەریش بوو واضحە باسکە ئەی محەممەد صلی الله عليه وسلم لەناو ئەو کتێبەدا بەسەرهاتی ئیبراهیم ئیسماعیل بێگومان ئیسماعیل کەسێکی ڕازگۆ بوو لە چیدا لە بەڵێنداندا دیارە هەموو پێغەمبەران هەر خاوەن بەڵێن بوون واضحە بەڵام دیارە سیفەتی وعد جێبەجێکردن لەویدا زۆر زەق بۆ بۆی خوای گەورە ئاوا وەسفی دەکا وكان رسولا نبيا وهم نێردراو و هەم پێغەمبەر بوو وكان وأو يأمر أهله هەمیشە فەرمانی دەکرد بە کەس و کاری بالصلاة بنوێش والزكاة وهروها بزكاة بمال بخشين وكان عند ربه مرضية وكان أو لكن پەروەردگاری مرضية کەسێک بوو جێگای ڕەزامەندی بوو خوای گەورە لە خۆی و لە کردەوەکانی ڕازی بوو وكان يأمر أهله بالصلاة أو فەرمانی بە کەس و کاری دەکرد بە نوێژ بۆ پێش نوێژ شتی دیکە هەیە وایە مەسەلەی عەقیدە و ئیمان و تەوحید بەڵام لەناو عیبادەتەکانیشدا نوێژ گرنگترینیانە و هەروەها فەرمانی پێدەکردن بە زەکاتدان وكان عند ربه أو لكن پەروەردگاری خۆی جێگای ڕەزامەندی بوو. ئەو جار وەذکر باسکە ئەی محەممەد صلی الله عليه وسلم فی الکتاب لەناو ئەو کتێبەدا بەسەرهاتی ئیدریس ئیدریس کێیە؟ دەڵێن باپیری نوحیە دوای ئادەم یەکەم پێغەمبەرە و لە سەردەمێکدا هاتووە کە دەفەرمون ئەو کات مەسەلەی شیرک و هاوبەش بڕیاردان بۆ خوا نەبووە بەڵام زەمن تێپەڕیوە بەسەر ئادەمیدا خەڵک پێویستی بەوەی هەبووە پەیامێکی سەر بەخۆی بۆ بێجا پەیامێکی بۆ هاتووە کە دەڵێن سی پەڕە بووە پەیامەکەی کە طبعاً ئەو کاتی هەر نوح بۆ خۆی 950 ساڵی هەر پێغەمبەر بووە تەمەنی چەند بووە حتمەن تەمەنی خەڵکی ئەو کاتە زۆر بووە بۆی ئیدریس یەکەم پێغەمبەرە دوای ئادەم یەکەم کەسە کە دەڵێن جلی درواوی لەبەر کردووە پێشتر خەڵک هەر پێستوشتی
بەسەر خۆی داهێناوە بەوانە خۆیان داپۆشیوە یەکەم کەسە دەفەرمونون بە قەڵەم شتی نووسیوە لەسەر دەمەویدا داهێنراوە وەخوای گەورەش کۆمەڵێک تایبەتمەندی دیکەی لەگەڵ کردوون ئاجا لێرە بەسەرهاتەکەی بەزەوەندە تێدایە وەذکر فی الکتاب ئیدریسە باسکە لە ناو کتێبەکەی خۆتدا بەسەرهاتی ئیدریس پێغەمبەریش کە یەکەم پێغەمبەرە دوای ئادەم تەبعاً چونکە ئادەم بابە گەورەشمانە و پێغەمبەریش بووە إنه كان صديقا نبيا بێگومان ئەو کەسێکی ڕازگۆ بوو و هەروەها نێردرا و پێغەمبەری خوش بوو وەڕەفعناه بەرزمان کردبوویەوە ئیدریس مەکانە عەلیە بۆ جێگا و شوێنێکی بەرز و بڵند جا کۆمەڵێک ڕیوایەت لەسەر ئیدریسی هەنا دەفەرمون داوای کردووە کە خوای گەورە بەهەشتی پیشاندا خوای گەورە نازام لەرەزەی ئەوەکەیان بردوویەتە بەهەشت بەڵام لەوێ هێندەی بەهەشت پێ خۆش بووە و تێتی نایەمە دەرێ ناڵێن دەستی چۆتە سەردارێکی خۆی بە دارەکەیەوە گیر کردووە و ئاجاوە پێدەچێ نەک پێدەچێ بە تەکید ئەوەی بۆ کردووە پیشانی داوە بەڵام بە دەلیلی دیکە کە دەرگای بەهەشتێ بۆ پێغەمبەری ئێمە دەکرێتەوە و پێغەمبەر دەفەرمێ بۆ هیچ کەسێکی دیکە پێش من نەکراوەتەوە و ئەوە یعنی لەوێ نەماوەتەوە بەڵام لەناو ئەوەی دامەشهورە زۆر جار دەوترێت پێغەمبەرێک بە زیندوی چۆتە بەهەشتێ ئەوەی کە دەگوترێت ئیدریس پێغەمبەرە سەلامی خوای لەبێ وی دەفەرمێ وەڕەفعناه بەرزمان کردەوە مەکانەن عەلیە بۆ شوێنێکی بەرزە ئەو شوێنە بەرزە دەگونجێ مەبەستی بەهەشت بێ و دەگونجێ مەقام و پلەی بێ کە خوای گەورە مەقام و پلەی بەرز کردوتە واضحە ئولائیکە ئەوانەی باس کران طبعاً ناوی بە زەکەریا دەستی پێکرد و کۆتاشی لێرە ئیدریسە دەفەرمێ ئەوانە الذين کەسانێکن پێغەمبەرانێکن ئەنعەم الله عليهم چاکەی کردبوو خوا لەگەڵیان من النبيين لە پێغەمبەران کە من ذرية ئادەمە بەشێکیان لەنەوەی ئادەم بوون وایە طبعاً ئیدریس لە ئەویان دەچوویەوە سەر ئادەم طبعاً دواتر بووە وممن وبەشێکیشیان لەو کەسانە بوون کە حەمەلنا مع نوح کە هەڵمان گرتبوون لەگەڵ نوح کەویش ئیبراهیم سەلامی خوای لێبێت کە لەنەوەی سامی کوڕی نوحە سامی کوڕی نوح طبعاً ئەویش دەچێتەوە سەروی ومن ذرية إبراهيم وهروها لنوو وسي إبراهيم پیغمبرش سلام خوالي بك إبراهيم إسماعيل بو إسحاق بو يعقوب بو إسرائيل يربى معناي بنو إسرائيل جوازها وإسرائيل ولنوي يعقوب پیغمبرش إسرائيل يعني يعقوب حالي بني إسرائيل جوازها كذا كتب بني إسرائيل يعني نوكاني يعقوبي بس كذا إسرائيل ئاجابۆیە پێغەمبەران هەمویان یا لە ڕاستەوخۆ طبعاً هیچ لە ئەسڵدا هەمووان دەچینەوە سەر ئادەمی بەڵام بە نزیکی ئیدریس لە ئادەمی نزیک بووە ئیبراهیم لە نوحی نزیک بووە ئیسماعیل و ئیسحاق و ئەوەنە لە ئیبراهیمی و پێغەمبەرانی دیکە زۆرینەی هەرە زۆریان دەچنەوە سەر ئیسحاقی دەچینە عەفو ئیسحاقینە یعقوبی کە یعقوب ناوە حیبرانیەکەی خۆی ئیسرائیلە ئیسرائیل عەبدوڵڵا وممن هەدەینا وەجتەبەینا وممن بۆ بەشێکش لەوانەی کە ڕێنمونیمان کردبوون وەجتەبەینا و هەروەها هەڵیشمان بژاردبوون بۆ پەیام و پێغەمبەرایەتی جا دەفەرمێت ئەوانە چۆن بوون هەر پێغەمبەران نەها پێغەمبەرەکان وممن هەدەینا هەر کەسێکیش ڕێنمونیمان کردبێت و وەجتەبەینا هەڵمان بژاردبێت بەوەی کە ئیمانمان خستبێتە دڵی ئەوە سیفەتێتیها إذا تتلى عليهم آيات الرحمن كاتێک دەخوێندرایەوە بەسەریاندا نیشانە و بەڵگەکانی خوای میهرەبان چیان دەکرد خەڕوو سوجەدەن دەکەوتنە سەر زەوی بۆ سوجدەبردن و بوکیەوە لەگەڵیشیدا دەگریان ئەو پەڕی ملکەتیان دەنوان با تەفسیرەکەینەوەدا سوزەکەی دەبین أولئك الذين آوانا أو كسانا كأنعم الله عليهم چاكي كرت خوا لقليان چاكي رشد خوا بسريان دا من النبيين لپیغمبران كپیغمبران چين من ذرية آدم هن كان لنوي آدم وممن حملنا
وإسرائيل ولنوو وشي يعقوب پیغمبر سلامي خوای لبه وممن هدينا ومن هدينا وبشتك جلو كساني كرين مني من كردبون هل من بجاردبون بو پیام و پیغمبراتي و دينداري إذا تتلى عليهم كاتك دخوين درايا ويا دخوين يو بسريان دا آيات الرحمن نشان كان إخواي مهربان خروا سجدا دكونا السرزوي سجدا بنو وبكية دقرين سجدا كسو بيه باش أو جار خواهي ورد فرميت فخلف من بعدهم خلف فخلف يعني بويا جينشيني أوان من بعدهم دواي أوان خلف جينشينانك تكريب لين هات بدواي أوان دا جيقروا جينشينانك كعادتيان تيبو خرابترين صفتيان أوبو أضاعوا الصلاة أضاع بفيرويان ددان ليان فوتان دن ويجاكانيان كورترين صفتو کرداری بدی ئەو کەسانەیە کە لە ڕێگای پێغەمبەران لا دەدەن ناڵێن نوێژیان نەدەکردن نوێژیان دەفەوتاندن ئەوەی نایکا حکومەکەی گەورەترا ئەوەی دەیکا و دەیان فەوتێنێ یا لە کاتی خۆیدا نایکا ئەوەش هەر خراپە واتبعوا الشهوات ودەکەوتنە دوای هەوا و ئارەزوەکانیان ئیخواسیان لێ دەکا فسوف لەمە دووە یەلقەونە خوای گەورە دەیان خاتە غەی یعنی ناو خەسارەتمەندی و زەرەرمەندی هەندێکی دەفەرمون غەی دۆڵێکە لە ناو جەهەنەمێ کە هێندە سەخت و ناڕەحاتە زۆر جار جەهەنەم خۆی پەنادەدا بەخوای کە بەو غەیەی سزای نەدا حاڵین ینی جەهەنەم بەو گەرمیەی کە هەیەتی داوا دەکات لە خوای کە بە غەیەکەی سزای نەدا ئەوە سزای کێیە سزای کەسێکە دوو سیفەتی تێدا بێ نوێژی بچوێنێ بە دوای حەز و ئارەزوەکانی خۆی کەوێ کە ئەو سیفەتە لە زۆر خەڵکی بەناو موسڵمانیشدا هەیە فخەلەفە یعنی بوونە جێنشین من بعدهم لە دوای ئەوان خەلفون جێنشینانێک ئەضاعوا الصەلاتە فەوتاندیان یا دەیان فەوتاند نوێژەکان واتبعوا ودەکەوتنە شوێن ئارەزوەکانیان فسوف لەمە دوای یەلقەونە دەخرێنە غەیە شوێنێک کە تێیدا خەسارەتمەند دەبن یان دەخرێنە شوێنێک لە ناو جەهەنەمدا کە ناوی غەیە و ئینسان تێیدا خەسارەتمەند و بەدبەخت دەبێت ئیلا تەنها چێ ناچێتە ئەو شوێنەی ئیلا من تابە مەگەر کەسێک پەشیمان ببێتەوە لە نوێژ چواندن و بە دوای هەوا و ئارەزوو کەوتن و ئامەنە و باوەڕ بێنێتەوە بە تەواوی عەقیدە و ئیمانی چاک کاتەوە و عاملە صالحا کردداری چاکە بکە ئەوانە چیان لێدێ لە جیاتی جەهەنەمێ لە جیاتی غەی ئولائیکە یەدخولونە الجەنە ئەوانە دەخرێنە بەهەشتەوە ولا یظلمونە شەیئا ستەمیشیان لێ ناکرێ هیچ شتێک ئیلا من تابە و ئامەنە مەگەر کەسێک پەشیمان ببێتەوە لەو سیفەتە خراپانە و باوەڕ بێنێتەوە و کاری چاکە بکە ئەوانە دەخرێنە بەهەشتەوە ستەمیشیان لێ ناکرێت لە هیچ شتێکدا ئەو بەهەشتە چۆنە جەناتی عەدن باخانێکن کە شوێنی مانەوەن التي أو باخانا وعد الرحمن بليني داوة خواي مهربان بچه عباده ببندكاني بلام كام بنداني بالغيبي اواني كلا پنهاني دا خواي گەورە دەپەرستن یان دەکرێ بڵین ئەوانەی کە خواشیان نەبینی و خوا دەپەرستن طبعا هەر دوو سیفەتەکە دەبێت لە ئیمانداریدا هەبن وایە لە خەڵکی غەیبی هەر دەبێ خوای بپەرستی خەڵک چاوی لێ بێ یا چاوی لێ نەبێ ئاگای لێ بێ یا ئاگای لێ نەبێت چونکە خوا ئاگای هەر لێ وایە یان ئێمە خواش غەیبە وایە بەهەشتیش غەیبە خۆ ئێمە نەماندیوە وایە بەڵام بە قسەی خوای قەناعەتمان کردووە و خۆی بۆ حازر دەکەین إنه كان وعده مأتيا بێگومان خوای گەورە بەڵێنەکانی جێبەجێ کراون وا بزانە جێبەجێ کراون و خوای گەورە پێچەوانەی بەڵێنی خۆی ناکە جەناتی عەدن دەخرێنە باخانێک کە شوێنی مانەوەن عەدن مانەوە یعنی کاتی نین التي ئەو بەهەشتانێکن وعد الرحمن عباده بەڵێنی داوە خوای میهرەبان بیبەخشێ بە بەندەکانی بالغەیب ئەوەی بە پەنهانی عەبدایەتی خوایان کردووە و بەندایەتیان بۆ خوا کردووە
إنه كان بێگومان خوا بەڵێنەکانی مەئتی هاتون، يعني وادانێ هاتون. ئەو جا دەفەرمێ لا يسمعون فيها لغوا إلا سلاما، نابیستن لەناو ئەو بەهەشتانەدا هیچ قسەیەکی پوچ و بێکەڵک، تەنها ئەوەی دەبیسترێت چییە؟ سەلام سەلام سەلام. ها لەناو بەهەشتێدا بەهەشتی بەس بەلای یەکدا تێدەبات سەلام عەلەیکم وعەلەیکە سەلام. لە ئەو پەڕی دڵخۆشیات خۆراک و خواردنیان بۆ دێدن ئەو میوەجات و بەرهەموو شتەی کە ئی خۆیانە لە بەردەستی خۆیاندایە. خۆ ها دەفەرمێ لا مەقتوعەتین ولا مەمنوعە، نە قەت تەواو دەبێ نە لەشیان قەدەغە دەکرێت. لا يسمعون فيها لغوا، نابستن لەناو بەهەشتێدا هیچ قسەیەکی بێکەڵک إلا سەلام، تەنها سەڵا و لێکتریکردن نەبێ. وەلەهم ڕیزقهم، بۆیان هەیە خواردنیان لە بەهەشتێدا بەیانیان و ئێوارە. خوا دەفەرمێت تیلکە ئەوەی کە پێیان دەدرێت ناوی چییە؟ ئەلجەنە بەهەشتە، ئەلەتی ئەو بەهەشتەیە نوریث یعنی دەیبەخشین من عیبادینا لەناو بەندەکانماندا، بەڵام بەچێ؟ من کانە تەقی، ئەوانەی خۆپارێز بوو. خۆپارێز لای کەمی ئەوەی بەتەمای بەهەشتێ بێ دەبێ واجباتەکان بکە، لای کەمی ها دەبێ حرامە گەورەکان نەکەی، لای کەمی ها گە بەتەمابی یەکسەر بچێ بەهەشت. تلکە الجەنەت ئەو بەهەشتە ئەلەتی ئەوەیە کە نوریث دەیدەین من عیبادینا لە بەندەکانمان من کانە تەقی، ئەوانەی کە خۆپارێز. ئەو جار وەما نەتەنەزەل، ئەوە قسەی جیبریلیە. دەفەرمون پێغەمبەر صلی الله عليه وسلم وحی فترەیەکی لێ قەتع کرا کە جیبریل هات، پێغەمبەر فەرمووی بۆ نەهاتی، بۆچی؟ کە پێغەمبەر ڕۆژێک وحی یان چەند ڕۆژێک وحی بۆ نەدەهات خەفەتی دەخوات، جیبریل وەڵامی دەداتەوە، دەفەرمێت وەما نەتەنەزەل، ئێمە ناتوانین بێنینە خوارێ یا بینە خوارێ إلا بئەمری ڕەبیک، تەنها بە فەرمانی پەروەردیگارت نەبێت. واضحە؟ وەما نەتەنەزەل، ئێمە ناتوانین دابەزین بینە خوارێ بینە دنیای إلا بئەمری ڕەبیک، تەنها بە فەرمانی پەروەردیگارت نەبێت. ئەو هەر قسەی جیبریلیە. له ما بین ئەیدینا وما خەلفنا وما بین ذلك، له بۆ خوایە ما بین ئەیدینا، ئەوەی کە لە ڕابردوودا کردومانە، وما خەلفنا و ئەوەی لە داهاتوودا دەیکەین، وما بین ذلك و ئەوەی لەو نێوانەشدایە، لە نێوان ڕابردوو لە نێوان داهاتوودایە، ئەوەی ئێستاش تێداین. یعنی وما كان ربك نسيا، ئاگادار بە پەروەردیگاری تۆ هیچی لەبیر نەچووە. یعنی کە وحی نەناردووە ئەوە نەبێت تۆی لەبیر چووبی، وحی ناردنی لەبیر چووبێ حکمەتێک لە ئیشی خوای پەروەردیگاردا هەیە و هاتنی ئێمە و ئەوانەش ئیشی خوای گەورەیە. وما نەتەنەزەل، ئێمە ناتوانین بینە خوارێ بۆ سەرزەوی إلا بئەمری ڕەبیک، تەنها بە فەرمانی پەروەردیگارت نەبێ. قسەی جیبریلی لەگەڵ پێغەمبەری. له ما بین ئەیدینا، بۆ خوایە جل جلاله ما بین ئەیدینا، ئەو شتانەی کە ڕابردوون، وما خەلفنا، ئەوەی کە لە داهاتوودا ڕوودەدا، وما بین ذلك، ئەوەی لەو نێوانەشدایە. هەندێکی دەفەرمون ما بین ئەیدینا مەبەستی دنیایە حاڵین، وما خەلفنا ئەوەی دواتر مەبەستی قیامەتە، وما بین ذلكش مەبەستی ژیانی بەرزەخیە، ژیانی ناوگۆڕە. وایە فعلا دنیا و قیامەت، ئەوەی لە بینی دنیا و قیامەتیشدایە هەر بەدەستخوایە و هەرخوا بڕیاری لێدەدا. وما كان ربك نسيا، پەروەردیگاری تۆ هیچی لەبیر ناچ وە لەبیریشی ناچ. ئەو ئاتەش با بخوێنین. السماوات والأرض، ئەوەی کە ئەو کارانە دەکات و وحی دەنێرێت و شتی لەبیر ناچێت، پەروەردیگاری ئاسمانەکان و زەوی و وما بینهما، ئەو شتانەیە کە لە نێوانی ئاسمانەکان و زەویدایە، کەواتە فەعبودهو، تۆ بەس ئەو خوایە بپەرستە. ئەوە یەک. وەستەبیر، ئارامیش بگرە، دان بە خۆشتدا بگرە لە کاتی پەرستنی خوا، ئەگەر مشەقەت و ناڕەحەتیت هاتە ڕێ، چونکە عیبادەت و خواپەرستی زەحمەتی دەوێ. هەل تەعلەم له سەمیە، ئایا بیستوتە خوا هاوشێوەی هەبێ؟ بێگومان نە. رب السماوات والأرض، پەروەردیگاری ئاسمانەکان و زەوی و وما بینهما، ئەو شتانەیە کە لە نێوانی ئاسمانەکان و زەویدایە، فەعبودهو، بڕۆ ئەو بپەرستە بەتەنها، وەستەبیر، ئارامیش بگرە لە کاتی پەرستنیدا. چۆن خواپەرستی واجبە، ئارام